بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەش لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی تیشێک بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، لە ئەڵلقەی ئەم جارەشماندا درێژە پێدەری ئەڵلقەکانی ڕابردوو تیشێک دەخەینە سەر ئەو لایەنەی چۆن منداڵێکی نمونەیی پەروەردە بکەین، چۆن جگەرگۆشەکانمان بینایی چاوانمان بتوانین وان لێ بکەن نمونە بن لە ژیاندا و لەناو کۆمەڵگادا. خاڵی یەکەم و هەنگاوی یەکەممان لە ئەڵلقەکانی ڕابردوو باس کرد بوو کە پێویستە بۆ نمونەی بوونی جگەرگۆشەکانمان پێویستە منداڵەکانمان ئیجابی بن، واتە ئەرێنی بن. بۆ ئەرێنی بوون چەند هەنگاوێکمان باس کرد. هەنگاوی ئەمڕۆ کە کۆتا هەنگاوی ئەرێنی بوونە بریتیە لە هاوڕێی باش، هاوڕێی ساڵح، برادەری چاک بۆ منداڵەکانمان. چۆن وا بکەین منداڵەکانمان برادەری چاچیان هەبێ بۆ ئەوەی لە ڕێگەی هاوڕێوە منداڵەکانمان ئەرێنی بن لە ژیاندا. لە ئەڵلقەی ڕابردوو باسمان لە ڕۆڵ و گرنگی و بایەخی دەستگاکانی ڕاگەیاندن کرد لەسەر جگەرگۆشەکانمان. بێگومان ئەگەر ئەوان کاریگەریان هەبێتن ئەی چۆن هاوڕێ کاریگەری نابێتن. خۆشەویستان، کەواتە دروستکردن و پەیداکردنی هاوڕێ و برادەری باش و ساڵح بۆ منداڵەکانمان، بۆ کوڕەکەمان، بۆ کچەکەمان بەڕاستی بابەتێکی گرنگە. بابەتێکە کە پێویستە وەلی ئەمرەکان، دایکان و باوکانی بەڕێز و خۆشەویست، هەروەها پەروەردەکارانی بەڕێز، مامۆستایان پێویستە بەڕاستی زۆر لەسەر ئەم خاڵە سوور بن، لەسەری مکوڕ بن، ئاگاداری ئەم خاڵە بن. برادەری چاک بۆ جگەرگۆشەکان هەوڵ دەین برادەری چاچیان بۆ بدۆزینەوە. خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکدا کە ئیمامی ترمذی ڕیوایەتی کردیە و ئیمامی حاکم دەفەرمێتن حەدیثێکی حەسەنە لە ئەبوو هورەیرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەجێڕێتەوە، دەفەرمێ الرجل على دين خليله فلينظر أحدكم من يخالل. واتە مرۆڤ لەسەر دین و ئاینی هاوڕێکەیتی. اینجا ئێوە تەماشاکەن ئێوە هاوڕێتی چێ دەکەن، کەواتە مرۆڤ بە طەبیعەتی خۆی صیفات و ڕەوشت و هەڵسوکەوتی هاوڕێکەی وەردەگریتن، واتە زۆر کاریگەری هاوڕێی لەسەر دەبێتن. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەی خۆیتی، واتە هاوڕێت چی بوو، لەسەر چ دینێک بوو، چ فکرەیەکی هەبوو، چ بیرکردنەوەکانی چۆن بوون، تۆش وەکو ئەو دەبی. کەواتە ئێمە با لە ژیانی خۆماندەوە هەر بۆ جگەرگۆشەکان نا، بۆ خۆشمان با تەماشاکەین هاوڕێتی چێ دەکەین. ئەگەر هاوڕێکانمان هاوڕێی باش و مرۆڤی چاک و ساڵح و لەخواترز بوون، با سوپاسی خوا بکەین. بەڵام ئەگەر هاوڕێکانمان خوا نەخواستە هاوڕێی خراپ بن، بازوو تا زووە واز لە هاوڕێتی کەسانی خراپ بێنین و هاوڕێتی مرۆڤی چاک و چاکەخواز و ئینسانی ساڵح بکەین. خۆشەویستان، کەواتە هاوڕێتی بەڕاستی لە کاروبارە هەرە گرنگەکانە، لەو شتانەیە کە بە تایبەتی بۆ ژیانی جگەرگۆشەکانمان گرنگیەکی زۆر تایبەتی هەیە. دەبێ ئاگاداری ئەوە بین، دایکان و باوکان دەبێ ڕەچاوی ئەمە بکەن، چونکە هاوڕێوە لە جگەرگۆشەکان دەکا وا لە منداڵەکان دەکا هاوڕێکانی وان هەست بە سازان بکەن، هەست بەوە بکەن بە خۆ گونجاندن بکەن لەگەڵ ئەو ژینگەی کە لە دەوروبەریان هەیە. واتە لە ڕێی هاوڕێوە دەکرێتن پێویستیەکانی دەرونی، پێویستیە کۆمەڵایەتیەکان لە ڕێی هاوڕێوە، یعنی ئەم پێویستیانەی منداڵەکانمان جگەرگۆشەکانمان بەڕاستی پڕ دەکرێتەوە. کەواتە گۆڕەپانی هاوڕێتی دەکرێت بڵێن گۆڕەپانێکە پڕاوپڕە، دەوڵەمەندە، بە خیبرا، بە تەجروبە، بە ئەزمون، واتە ساحەیەکە گۆڕەپانێکە پڕاوپڕە لە ئەزمون،
لە گۆڕەپانی هاوڕێتیدا توانای جگەرگۆشەکانمان دەکرێت وەکو عەرەب دەڵێن سقڵ بکرێتن، سیمپارە بکرێتن، لوز و ساف بکرێتن تواناکانیان و دەتوانین زۆرێک لە توانا شاراوەکانی جگەرگۆشەکانمان دەریان بخەین. ئەمە لە ڕێی چێ؟ لە ڕێی هاوڕێتیەوە. بەڵێ کەواتە لە ڕێی هاوڕێتیەوە دەکرێتن زۆرێک لەو مەفهومانە لەو تێگەیشتانە بەدەست بێنین ئەوەی کە ئێمە هەمومان زۆر جەختی لێ دەکەینەوە کەوە خودی خۆشمان گەورەکانیش کە ئێمە دەمانەوێت ئەو مەفاهیمانە بڵاو بنەوە. بۆ نمونە ئێمە هەمومان داکۆچی لەوە دەکەین کە پێویستە هەر یەکێک لە ئێمە لەگەڵ کۆمەڵێک دابیتن، واتە کۆمەڵبوون و کارکردن بە کۆمەڵ یەکێکە لەو پێویستیانەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن عەلەیکم بیلجەماعە، پێویستە ئێوە لەگەڵ کۆر و کۆمەڵی مسلمانان دابن، چونکە گورگ کامە مەڕ دەخواتن. فإن الذئب يأكل من الغنم القاسية أو مريك دابراوة للرانك دابراوة أو حيوانك دابراوة قولك أو دخواتن كوات مروفيش بطبيعتي خوي أجر لقل كومالي مروفي تاكو تاك خواز دا لقل كومالي دا إيش نكاتن براستي زرر من دەبێتن کارکردن لەگەڵ کۆمەڵبوون و لەگەڵ جەماعەتی مسلمانان بەڕاستی فەرزە. ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانمان پێ دەکات. کەواتە ئەم مەفهومانە ئێمە هەمومان داکۆچی لەوە دەکەین. کەواتە هاوڕێ پەیداکردن بۆ جگەرگۆشەکانمان یەکێکە لەو فەرمانانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە ئەو مەفهومە لەو مەفهومانەیە کە ئێمە داکۆچی لەسەر دەکەین و بڵاوی دەکەینەوە پێویستە ئێمە کار بە تیم بکەین، واتە بە گروپ کار بکەین، نەک بە تەنیا کار بکەین. و ئەو مەفهومە هەمان ئەو مەفهومەیە کە ئەمڕۆ بڵین کۆمەلگای نێودەوڵەتی کە جەختی لەسەر دەکرێتەوە بەڕاستی، چونکە کارکردن بە تەنیایی و تەنیابوون سەردەچێشی بۆ چێ؟ سەردەچێشی بۆ تاکڕەویش سەردەچێشی بۆ دیکتاتۆریەت. واتە کاتێک کە من کار لەگەڵ گروپێک نەکەم، لەگەڵ کۆمەڵێک لە مسلمانان نەکەم، وای لێ دێت کە ئیعتراف بە کەسانی بەرامبەر ناکەی، دانیان پێدانانەی، هەستی تاکڕەویت لێلا دروست دەبێ. بەڵام کاتێک کە ئیشەکانمان هەمیشە بە کۆمەڵ بیتن، هەمیشە بە لەگەڵ دەستە جەمعی و بە جەماعەت بیتن، تۆ ڕێز لە بەرامبەرەکانت دەگری، ڕێز لە تواناکانی ئەوان دەگری. کارکردن بە شوڕا هەمان ئەوەیە کە کارکردنە بەڕاستی بە جەماعەت. کەواتە خۆشەویستان، یعنی لە ڕێی بەڕاستی برادەری باشەوە لێرە منداڵ هەست بە چ دەکات؟ هەست بە ئەمن و ئەمان دەکات، هەست بە ئیطمئنان و هەست بە ڕاحەت و بەهێمنایەتی دەکاتن. بەڵێ خۆشەویستان، بۆیە ئێمە یعنی هاوڕێتی باش بەڕاستی پێویستە دایکان و باوکان جەختی لێ بکەنەوە، هانی منداڵەکانیان بدەن بۆ ئەوەی کە منداڵەکانیان هاوڕێی باشیان هەبیتن، هاوڕێ بە خۆیان پەیدا بکەن، چونکە ئەوە ئەساس و بناغەی ئینتیمابوونە بۆ کۆمەڵبوون و بۆ جەماعەتی مسلمانان. خۆشەویستان، هاوڕێتی باش، برادەری باش، برادەری چاک یەک گەورەترین هاوکارە، باشترین هاوکارە، چاکترین ئەو هاوکارەیە کە دەکرێتن منداڵەکانمان لە ڕێی هاوڕێتیەوە کەسایەتێکی ئەرێنی و ئیجابیان بۆ دروست بێتن. بەڵێ لە ڕێی هاوڕێتیەوە، چونکە مرۆڤ بە طەبیعەتی خۆی، بە سروشتی خۆی مرۆڤ ئیلا ما ڕەحیمە ڕەبی وەکو دەڵێن تەنها کەسێک زۆر کەم نەبێتن، ئەگەنا هەموو کەسێک بە سروشتی خۆی حەز دەکاتن کە هاوڕێتی کەسانی تر بکاتن. ئەوە تاکتاکە ناڵێن ئەگەر کەسانێک لەوانەیە تاکتاکە کەسانێک هەبن حەز بە تەنیایی بکەن، بەڵام مرۆڤ بە سروشتی خۆیەوە حەز دەکات کە هاوڕێی هەبیتن، حەز دەکاتن کە دەستێکی هەبیتن، برادەری هەبیتن، لەگەڵیان دەربچێتن، یاری بکاتن لەگەڵیاندا. کەواتە پێویستە بەڕاستی منداڵەکانمان، جگەرگۆشەکانمان پێویستە ئەمەیان تێبگەن کەوا هاوڕێتی بریتە لەو ئامرازەی کە دەکرێت کاتێکی خۆش لەگەڵ هاوڕێکانیدا بەسەر بەریتن لە ڕێی هاوڕێتیەوە دەکرێت خیبرات و ئەزمون و زانیاری لە یەکدیکە زانیاریەکانیان بگۆڕنەوە و بەڕاستی دەبی تیان بگەینە منداڵەکانمان
ئەوەی کە هاوڕێی نەبیتن، ئەوەی کە ڕەفزی هاوڕێتی بکات و هاوڕێی نەبیتن، بەڕاستی کەسێکی زەرمەند دەبیتن، چونکە لە ئەزمموی ئەوانی دیکە سوود وەرناگرێتن، چونکە کەڵک وەرناگرێتن، علمی کەسانی دیکە وەرناگرێتن. ئەها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی الحکمەت ضالة المؤمن، حکمەت و دانایی یەکێکە لەو شتە ونبوانە ئینسانی مسلمان لەکوێ دۆزیەوە فهو أحق بها. ئینسانی مسلمان ئەمە بەچ دەدۆزرێتەوە؟ یعنی مرۆڤی مسلمان شایانی ئەو دانایی لە هەر کەسێک بێت بە هاوڕێتی دەکرێتن. یعنی تۆ چۆن حکمت و دانایی وەردەگرێت گەر هاوڕێتی کەسانی دیکە نەکەی؟ کەواتە پێویستە بەڕاستی منداڵەکانمان تێبگەینین، ئەگەر هاوڕێیان نەبێتن زەرمەند دەبن، خیبرە و تەجاروب و ئەزمموی کەسانی دیکە زەرێر دەکەن، لێ وەرناگرن، سوودیان پێناگە، زانستی نوێ ناتوان وەربگرن. اینجا خۆشەویستان و دەبێ ئەوەش بەڕاستی هەوڵ دەین خۆمان تێبگەین و منداڵەکانیشمان تێبگەینین. ئەوەی یعنی چۆن ئێمە باسی گرنگی هاوڕێتی دەکەین و کە هاوڕێتی ئەوەندە گرنگە، بەڵام بەلایەکی دیکەش دەبێ ئەوەش بزانین و منداڵەکانیشمان ئەوە بزانن. ئەوەی کە مرۆڤ زۆر ڕادەچێشیتن بەرەو ئاگری جەهەنەم، خوای گەورە پەنامان بدە، هۆکارە هەرە گرنگەکە ئێمە کە بەهۆ یعنی کە خەڵک پێی تووشی ئاگری جەهەنەم دەبێ، خوای گەورە هەموو لایەک پەنا بداتن، گەورەترین هۆکار هاوڕێیە. کەواتە چۆن بەبارە باشەکەیدا هاوڕێتی ئەوەندە گرنگە، بەڵام بەبارێکی دیشدا هاوڕێش ئەگەر هاوڕێی خراپ بیتن، هاوڕێی باش نەبیتن، بەڕاستی کارەساتە و مرۆڤ بەرەو هەڵدێر و بەرەو ئاگری جەهەنەم دەباتن. خوای گەورە پەنامان بدە. کەواتە هاوڕێ هۆکاری بەختەوەریە، هەم لە دنیادا و هەم لە قیامەتدا، و هەم هاوڕێشە هۆکاری نەدامەت و زەلیلبوون و سەرشۆڕشە لە هەردوو دنیادا. ئەوەتە خوای پەروەردگار چ دەفەرمێ؟ أعوذ بالله من الشيطان الرجيم ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. بەڵێ ئەو ڕۆژەی کە ستەمکاران گەز لە دەستی خۆیان دەدەن، بەڵێ لەق و گەز لە دەستی خۆیان دەدەن و دەڵێ خۆزگە یا لەیتەنی اتەخەذت مع الرسول سەبیلا، خۆزگە ڕێگای پێغەمبەرانمان گربابەر، خۆزگە ئەوەی کە پێغەمبەران بە ئێمەیان گۆ ئەو پەیامە ئاسمانیە، پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوەی کە پێغەمبەری خوا بە ئێمەی گوت، خۆزگە ڕێگای ئەومان گربابەر، خۆزگە پەیامەکەی ئەومان بە پەیامی خۆمان زانی باە و لەم دنیاەدا تەطبیقمان کرد، جێبەجێمان کرد لە ژیانی خۆماندا. جا دیسانەکە هاوار دەکا و دەڵێ یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا، خۆزگە لە دنیادا من فلان کەسم نەکرد بە هاوڕێی خۆم، چونکە بۆ لەقەد ئەضەلەنی عن الذکر، ئەو هاوڕێیە بوو کە منی لادا لە ڕێگای ڕاست، لە شەقامی ڕاست، لەسەر ڕێڕەوی ڕاستی ئیسلام منی لادا، منی دوور خستەوە لە قورئان و لە یادی خوا و لە ذکری خوای پەروەردگار، منی دوور خستەوە ئەو هاوڕێیە. بەڵێ بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. ئەمە بەبارە خراپەکەیدا، بەڵام بەبارێکی تریشدا خوای پەروەردگار دەفەرمێتن الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. لە ڕۆژی قیامەتدا هەموو هاوڕێکان دەبنە دوژمنی یەکتری. هاوڕێ دەڵێ ینی خۆ دەشارێتەوە لەبەر هاوڕێکەی نەیبینیتن، هەمویان دەبنێ دوژمنی یەکتری إلا المتقين. تەنها لەوێش چێ نەبیتن؟ هاوڕێ چاکەکان، برادرە باشەکان. ئەها برادرە باشەکان لە قیامەتیشدا لەوێشدا دڵی مرۆڤیان هەمیشە پێ ئاسوودە دەبێتن، بەڵێ دڵمان لەوێش هەر بە هاوڕێی باش ئاسوودە دەبێت و پێ مرتاح دەبین، دڵمان پێیان گەشاوە دەبێتن. هاوڕێ چاکەکان لەوێش نابنە دوژمنی یەکتری، چۆن لێرە هاوڕێ و هاوکاری یەکترین، پشت و پەنای یەکترین، لەوێش لە قیامەتیشدا دڵیان بە یەکتری خۆش دەبێت، نابنە دوژمن، خۆ لەبەر یەکتری ناشارنەوە. کەواتە هاوڕێ بەڕاستی گرنگە، بۆ خۆمان گرنگە، بۆ منداڵەکانمان، بۆ جگەرگۆشەکانمان، بۆ بینایی چاوانمان لە ئێستاوە فێری هاوڕێی باشیان بکەین. خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز، کەواتە وەلی ئەمرەکانی بەڕێز، دایکان و باوکان،
پێویستە بەڕاستی ڕێنمایی جگەرگۆشەکانیان بکەن بۆ هەڵبژاردننی هاوڕێی باش، هاوڕێی ساڵح. چونکە بە تایبەتیش کاتێک کە منداڵ تۆزێک گەورە دەبیتن، یان حتا ئەگەر کچکەش بیتن، ئەگەر هێشتا بچووکیش بیتن، پێویستە بەڕاستی دایک و باوک وەلی ئەمر هەوڵ بداتن منداڵەکەی کۆمەڵێکی مەجموعەیەک مرۆڤی باش، ڕێک و پێک، برادری باش بۆ منداڵەکەی بدۆزیتەوە. بە تایبەتیش دەکرێت لە ڕێی حەلەقاتی تەحفیظی قورئانەوە، لە ڕێی سەنتەرەکانی تەحفیظەوە، بەڵێ لەخوا بە زیاد بێکە ئەمڕۆ زۆرن منداڵەکانمان ببینە سنتەرێکی لەبەرکردنی قورئانی پیرۆز، یاخود دامەزراوەیەکی پەروەردەیی کە مرۆڤی باش، وەکو دەڵێن سەرپەرشتیاری باش، سەرپەرشتیاری پەروەردەیی باش، ئەم سنتەرانە بەڕێوە بەند دەکرێت جگەرگۆشەکانمان ببینە ئەو شوێنانە بۆ ئەوەی بە جوانترین شێوە پەروەردە ببن و هاوڕێی باش لەو شوێنانە بدۆزنەوە و ڕەفیقایەتی و هاوڕێیەتی کەسانی باش و چاک و پاک و ساڵح بکەن. دایکان و باوکانی بەڕێز، کاتێک کە منداڵەکانمان، کوڕەکانمان، کچەکانمان ئەو هاوڕێتیە دەدۆزنەوە، هاوڕێتی ئەم جۆرە مرۆڤانە کەسانی باش دەکەن، ئەو کەسانی کە پڕاوپڕن لە صیفاتی ئیجابی، پڕاوپڕن لە صیفاتی ئەرێنی بوون و بە خۆیان یعنی ژیانیان کەسانی ئەرێنی یعنی چاڵاک، یانی گەشبین، یانی ئەو کەسانە هەز بە لێپرسراویەتی دەکەن، یانی کەسانی خاوەن پەیام و هەروەها خاوەنی کەسانی پڕ ئامانجیان هەیە لە ژیاندا. ئەگەر ئاوا بوون منداڵەکانمان وامان لێکرد کە هاوڕێتی ئەو جۆرە کەسانە بکەن، بێ شک و گومان بن، شک و گومانتان نەبێتن، دڵنیا بن کە منداڵەکانمان لەوانەوە فێر دەبن، لەو هاوڕێیانیان ئەو صیفاتە باشانە وەردەگرن. چونکە پێغەمبەری گەورە، پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسسەلام، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم چی فەرمووی الرجل على دين خليله ياخذ المرء على دين خليله، مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەی خۆیتی. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، پێغەمبەری ڕازگۆمان ئەو هەواڵەی داوە کەوا مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەی خۆیتی. مادام لەسەر دینی هاوڕێکەیتی کەواتە شت لەو فێر دەبیتن. عەرەبیش دەڵێ قل لي من تصاحب، پێم بڵێ تۆ هاوڕێتی چێ دەکەی، لەگەڵ چێ هەڵسوکەوت دەکەی، برادەرایەتی چێ دەکەی؟ ئەقول لەکە من ئەنت، پێت دەڵێم کە تۆ چێی. پێم بڵێ هاوڕێت چێە، پێت دەڵێم تۆ چێی. کەواتە تۆ هاوڕێکەتی، هاوڕێکەت چۆن بێتن تۆش وەکو ئەوی و هەما صیفاتی ئەوت تێدا کۆ بۆ تۆ. دەبێ هەوڵ دەین خۆشەویستان، دایکان و باوکان بەڕاستی، یعنی هەوڵ دەن هاوڕێی باش بۆ منداڵەکانی خۆیان بدۆزنەوە. کەواتە لە کارە هەرە گرنگەکان، لە واجبات و ئەرکە هەرە پیرۆز و گرنگەکانی وەلی ئەمرەکان، دایکان و باوکانی بەڕێز، سەرپەرشتیارانی پەروەردەیی، پەروەردەکارانی بەڕێز، ئەوەیە کە بەڕاستی سوور بن، جەخت بکەنەوە لەسەر ئەوەی کە منداڵەکانیان لەگەڵ هاوڕێی باش بن، لەگەڵ کەسانی چاک بن، لەگەڵ برادەری باش بن، چونکە هاوڕێی باش دینیان دەپارێزن، ئەخلاقیان دەپارێزن و هەروەها فێری ئەرێنی بوونیان دەکەن لە ژیاندا، صیفاتی ئەرێنی بوون، ئیجابی بوون لەوانەوە فێر دەبن. بەڕاستی ئەرێنی بوون بەمانا شامیلەکەی، بەمانا گشتگیر و فراوانەکەی کە ئێمە تا ئێستا باسمان کردووە و ئەم ئەڵقەشیان کۆتا ئەڵقەیە. خۆشەویستان، لە کۆتاییدا دەڵم دەبێ ڕەچاوی ئەوە بکەین، ئاگاداری ئەوە بین بەڕاستی کە پێویستە دایکان و باوکان لە قوتابخانەشدا بە دوواداچوون بۆ ڕۆڵەکانیان بکەن، بۆ جگەرگۆشەکانیان بکەن لە قوتابخانەدا، بەڵێ ڕێنماییان بکەن کە بە تایبەتیش بە بنەماکانی هەڵبژاردننی هاوڕێ، چۆن هاوڕێ هەڵدەبژێری. ئێمە کە منداڵەکانمان دەنێرینە قوتابخانە دەبیت چاودێریان بکەین هاوڕێتی چێ دەکەن، چونکە بەڕاستی منداڵ لە قوتابخانەدا دوورە لە دایک و باوچی، دایک و باوچی لەوێ لەگەڵ نین. بۆیە نەوەک خوانە خواستە لەوێوە هاوڕێی خراپ منداڵەکانمان لەوێوە تووشی هاوڕێی خراپ بن، هاوڕێی خراپ هەڵبژێرن. بۆیە بەڕاستی پێویستە پەروەردەکارانی بەڕێز لێرەشدا زۆر ئاگایان لەم خاڵە بێتن، بۆ ئەوەی جگەرگۆشەکانمان بینایی تاوانمان لە کۆتا
لە کۆتاییدا کاتێک کە گەورە بوون کەسانی نمونەی دەربچن کەسانێک بن لە ڕێی هاوڕێکانیانەوە نمونە دەربچن و کەسانی گەشتبین و ئیجابی و ئەرێنی و وەکو گوتم چالاک و هەست بە لێپرساویەتی کردن و گەشتبین بن بۆ ئەوەی خۆشیان و خانەوادەشیان و وڵات و نیشتیمانیشیان پێیان سەربەرز بن و خۆشیان سەربەرز بن لە هەردوو جیهاندا. خۆشەویستان لێرەشدا ئەمڕۆ گەیشتینە کۆتاڵقەی بەرنامەی ئەمڕۆی تیشک تا ڕۆژێکی تر و ئەڵلقەیەکی نوێ بە خزمەتتان شادەبمەوە تاوکات لای ئێوەمان خۆش خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.